بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازاڕ بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوودڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. بەرنامەی من لە تاراوگە بە سپۆنسەری زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا پێشکەش دەکرێت. ئێرە شاری مانچستەرە. بەپێی ئامارە فەرمیەکان دانیشتوانی شاری مانچستەر لە سەرژمێری ساڵی 2021 نزیکەی 2,870,000 کەس بووە و لە ئێستادا کە ساڵی 2026 مەزەندە دەکرێت ئەم ژمارەیە بگاتە 3 ملیۆن کەس. ئەم زیادبوونە خێرا و بەردەوامە وای کردووە ناوچە شارستانیەکە ببێتە دووەم گەورەترین ناوچەی شارستانی لە بەریتانیا دوای لەندەن. زانیاری دیموگرافیەکان پیشان دەدەن کە مانچستەر بە شێوەیەکی بەرچاو گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان بەخۆیەوە دەبینێت. ژمارەی کۆمەڵگا فرەنەتەوەییەکان بەردەوام لە زیادبووندایە. مانچستەر یەکێکە لەو شارانەی بەریتانیا کە جیاوازی ئاینی و کلتوری بە شێوەیەکی دیارتیایدا دەبینرێت. ئێستا ژمارەی مزگەوتەکانی شارەکە زیاتر لە 100 مزگەوت مەزەندە دەکرێت کە هەمویان خزمەت بە کۆمەڵگای موسڵمانان دەکەن و بەشداری لە بەهێزکردنی هاوژینی کۆمەڵایەتی دەکەن. لە نێوان ئەم دامەزراوانەدا ناوەندە کوردیەکانی ڕۆڵێکی گرنگیان هەیە، بە تایبەتی سەنتەری مەولەوی کلتوری کوردی مزگەوتی شەغڕە و بەرزنجی کە بووەتە شوێنێکی سەرەکی بۆ چالاکی کلتوری ئاینی و کۆمەڵایەتی. لەگەڵ ئەوەی زۆرێک لە کەسانی کۆچبەر سەرقاڵی دروستکردنی ژیانی تایبەتی خۆیانن، هێشتا کەسانێکی دیار هەن کە بەردەوام خۆیان تەرخان کردووە بۆ خزمەتکردنی خەڵکو و هاوکاری کۆمەڵگا. یەکێک لەو کەسانە مامۆستا جەباردووکانیە کە زیاتر لە 24 ساڵە لە بەریتانیا نیشتەجێ و بە چالاکیە جۆرە و جۆرەکانی ناسراوە. مامۆستا دووکانی یەکێکە لە دامەزرێنەرانی سەنتەری مەولەوی کلتوری کوردی، ئەندامی دەستەی باڵای کۆمەڵی کوردی بەریتانیا و هاودامەزرێنەری ئەم ڕێکخراوەیە. ئەندامی لقی بەریتانیای ڕێکخراوی ژیار بۆ پەروەردە و گەشەپێدانی مرۆیی. ئەندامی ئیندیپێندنت ئەدڤایسەری گروپ لە مانچستەر. لە ئێستادا پێشنوێژ و وتاربێژە لە مزگەوتی شێخڕۆف بەرزنجی. فەرموون باخۆی سەرگوزشتەی ئەزمموی ژیانی خۆیتان بۆ باس بکات. بە ناوی خوای بەخشندەی مهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست و زۆر خۆشحاڵم ئەمڕۆ لەم دیدارەدا بە خزمەت ئێوە شاد دەبم. سوپاس و بەڕێستان کا کامەران کە ئەرکتان کێشە هاتوون. قەرار بوو خێزانیشم لێرە بێ بەڕاستی لەگەڵمان، بەڵام بەداخەوە بەهۆی ئەوەی کە یەکێ لەو برایانەمان خێزانەکەی تووشی حاڵەتێکی تاڕی بوو، نەشتەرگەری بۆ دەکرێت، نەیتوانی ئامادە بێت و مناڵەکانیش بەڕاستی هەمویان لەسەر کاری خۆیان و لە ماڵ و حاڵی خۆیانن، بۆیە بەداوای لێبرنەوە ئەمڕۆ تەنیام. لەبەرەوە پێم خۆش ئێوەش لەگەڵمان نان خۆن و ئینشاءڵڵا لە دوایەوە دەست پێ بەرنامەکان دەکەین. فەرموون. بە ناوی خوای بەخشندەی مهرەبان،
من جەبار عەبدوڵڵا مەولود ناسراوم بە جەبار دووکانی لەدایک بووی قەزای دووکان پارێزگای سلێمانی باشووری کوردستان نزیکەی بۆ 24 ساڵ دەبێ ئێستا نیشتەجێی شانشینی یەکگرتووم وڵاتی بەریتانیا و بە تایبەت لە شاری مانچستەرم. سوپاس بەخوای گەورە من خێزاندارم و خاوەنی کچێک و 4 کوڕم. سوپاس بەخوای گەورە کە 4 لە مناڵەکانم زانکۆیان تاو کردووە و لە ماڵ و حاڵی خۆیاندان. سوپاس بەخوای گەورە. ساڵی 2002 بە تەحدید مانگی 1 من گەشتمە وڵاتی بەریتانیا. خۆشبەختانە لە شاری مانچستەر لەو کاتەوە من لە شاری مانچستەر نیشتەجێ بووم. لە ڕاستیدا کاتێک کە دەگەیتە ئێرە یعنی پێت وایە ڕێگایەکی دوورت بڕیوە. یەکەم ڕۆژ کە چوومە ناو ئەو ژوورەی کە منیان داناوتیان ئەمە جێگای تۆیە بەڕاستی بیرێک بە خەیاڵما هات. یعنی وتم من ئەم هەموو ڕێگایم بڕیوە، ئەم هەموو ماڵ و مناڵم بەجێهێشتووە، کەس و کارم بەجێهێشتووە، ئەمە شوێنی منە، ئەم ژوورە یەک دۆڵابی تێدا بوو لەگەڵ یەک سەرینێک، یەک دۆشەکێک. بەڵام خەریب و تووشی یەئس دەبووم. 4 مناڵم بەجێهێشتووە، ماڵ و دایک و باوک و کەس و کارم هەموو بەجێهێشتووە. من غەریبم لە ناو ژوورەکە. هەمووی یەکێ لێمە خەریکە تووشی یەئس دەبێت. بەڵام بەڕاستی ئینسان ئەبێ بە قووەت بێت، بەهێز بێت. هەر خۆم قسەم لەگەڵ خۆما کرد وتم نە پێویستە هەروکو چۆن ئەم ڕێگا سەختەم بڕی کە بۆ من زۆر سەخت بۆ ڕێگایە شتی وام نەبینی بۆ هەموو بە سەعاتە بە پێ بڕۆیت ئەم هەموو ناخۆشی و نەهەمواریە 4 مانگ بە ڕێگاوە بیت بێتە ناو ئەو ژوورەوە زۆر تووشی یەئس و ناڕەحەتی کردم. بەڵام لەو کاتەیە یەکسەر لەگەڵ نەفسی خۆما شەڕم کرد وتم ئەبێ من هەستمەوە. یەکەم شت ئەبێ قەرزەکانم بدەمەوە، ئەبێ بیر لەو ماڵم داڵە بکەم و چۆن بتوانم بە چ وەسیلەیەک بیان هێنم لەگەڵ خۆم جارێکی تر بەیەکەوە بژین. ئەمانە هەر هەمووی گڕوتینێکیان بە مندا بۆ ئەوەی بەرنامەیەک دانم چۆن ژیانی خۆم بگۆڕم. بەڕاستی کاتێکی زۆر سەختم لە پێشە. هەستان بیرم لەو کردو کە من پێویستە خۆم فێری زمانی ئینگلیزی کەم یەکەم شت. چونکە لەو ڕێگایەوە ئەتوانی فرسەت بدۆزیتەوانێ، دەتوانی کار بدۆزیتەوە، ئەتوانی خەڵک بدۆزیتەوە، ئەتوانی کۆمەک و هاوکاری کۆکەیتەوە لە ناو خەڵکە. خۆم فێری زمانی ئینگلیزی کرد. ئەنجا دوای ئەوە بیرم لەوە کردەوە من پێویستم بە کۆمەڵێک هاوڕێی باش هەیە. چونکە تۆ لە وڵاتە بەتەنیای ئەگەر هاوڕێی باشت نەبێت نمونەمان زۆر بوو، خەڵکانی زۆر متەدەین و زۆر خاوەن کەساتی بەرز هەم دینەکان لەدەستدا بوو هەم کەساتیان لەدەستدا بوو. باشترین شوێن بۆ ئەوە کە ئینسان هاوڕێی باشی لێ بدۆزێتەوە مزگەوتە. سوپاس بۆ خوای گەورە ڕۆژی یەکەم کە ئێمە شەو بوو گەیشتین، ڕۆژی یەکەم چاوکردنەوەم، یەکەم ڕۆژم چاوم جێڕا بۆ مزگەوت. تەسەوڕ دەکەی یعنی 3 دقە بە پێ ڕۆشتم سێرەکەم مناری مزگەوت یارە. یەکسەر چوومە ناو ژووری مزگەوتەکەەوە. لەوێ بەڕاستی سەیرم کرد کۆمەڵی خەڵکی زۆر باشم ناسی، هەم یارمەتیدەرم بوون بۆ زمان، هەم یارمەتیدەرم بوون بۆ ئەوەی کێسەکەم بۆ بخوێندنەوەنێ و بۆم شەرحکەن و ئەوانە. خەڵکیان تێدا بوو بە زمانی عەرەبی قسەی دەکرد، خەڵکیان تێدا بوو بە زمانی ئینگلیزی، میش تۆزە ئینگلیزیم دەزانی. لەگەڵەوەشا دەستم کرد بە خوێندن و هاوڕێی باش و ئەمەل و ورە. یەکەم کارێک لەم وڵاتەدا پاش ئەوەی کە خۆم فێری زمانی ئینگلیزی کرد ئەو بەڕاستی دەستم کرد بە ئیشی کارەبا لەگەڵ مۆندیسێکی پاکستانی بوو بە ئەسڵ. بەڕاستی جێگای سوپاسە وەکو برایەکی باش منی فێری کارەبا کرد لە وڵاتەدا. لەو ڕێگایەوە سوپاس بەخوای گەورە توانیم بژێوی ژیانی خۆم و توانیم خۆمی پێ دروست کەم لەو ڕێگایەوە. لە هەمان کاتیشدا ئەم لە ڕێگای ئەو مزگەوتی کە باسم کرد یەکەم ڕۆژ کە مزگەوتەکەم دۆزیەوە پیاوێکی بەڕێزم ناسی کە پارێزەر بوو. ئەم پیاوە بەڕێزە
زۆری حەز لە زمانی عەربی بوو، میش بە زمانی عەربی قسەم لەگەڵ دەکرد. بووین بە برادەر، کە بووین بە برادەر وتی تۆ ئینگلیزیەکەت باشە، عەربیەکەت زۆر باشە و کوردیشی، بۆ نای ئیش لەگەڵ من بکەیت. وتم تۆ محامی، من یعنی هیچ شتێک لە یاسایی نازانم. وتی تۆ بەس ئەوەندە بتوانی تەرجمەم بۆ بکەیت وەرجێڕیم بۆ بکەیت و بتوانی ئەگەر کوردەکانی خۆتان هەم دەبێتە یارمەتی بۆ ئەوان، هەم بۆ منیش ئیسفادە دەکەیت و تۆش ئیسفادە دەکەیت، وەرە لەگەڵ منە ئیش بکە و ئەو کوردانی خۆشتان کە زمان نازانن تۆ دەتوانی شتەکانیان بۆشی کەیتەوانێ. وتم وەڵا فکرێکی باشە. ئەو کاتە کۆمپانیای میکال ئەند کۆی هەبوو، بەڕاستی کەم کورت هەبوو لەو بوارەدا ئیش بکەن. لەوێ دەستمان پێ کرد، میکال ئەند کۆ لەفلێتمان دروست کرد، دیعایەمان دروست کرد، شار بە شار دەگەڕام بە سیاری خۆم، ئەچوومە مەطعەمە کوردەکانم کۆ دەکردەوە. دەمت کاکە من لای پارێزەر ئیش دەکەم، هەر کەسێک کێشەیەکی ئەمیگرێشنی هەبوو یان پێرسنەڵ ئینجری، واتە حادیسەی سەر ئیش یان حادیسەی سەیارە، ئەو کاتە تەعویز دەدرایەوە بەڕاستی و تەعویزی باشیش دەدرایەوانێ. بۆیە من هەوڵمدا لەو ڕێگایەوانێ یارمەتی کوردێکی زۆر بدەم. ئێستا ئێمە بەڕێ دەکەوین بەرەو مزگەوت، سەنتەری مەولەوی مزگەوتی شێخ ڕەوف بەرزنجی، ئەو مزگەوتی کە من هەفتانە وتاری لێدەم و هاتشوێ دەکەم، کە 10 دقە لە ماڵەکەمە دوورە و با بەڕێکەوێن ئینشاءڵڵا. فەرموون. لە ڕاستیدا وەدینگتۆن گەڕەکێکی تێکەڵە لە کورد و عەرەب و پاکستانی و سۆماڵی و ئینگلیز و بەڕاستی زۆربەی ئینگلیزە، بەڵام ئەم نەتەوانەی تریشی تایە. وەلحەمدوللا گەڕەکێکی ئەمن و ئەمانە، هەموو بێکەوە دەژین، تەنانەت ماڵە کوردەکانیش لێرە سوپاس بەخوای گەورە نزیکی 20 ماڵی کورد لەم مەنتیقەیە هەیە. هاتشووی کۆمەڵایەتی بەڕاستی تۆزە زەحمەتە، بەڵام بەهۆی مزگەوت و بەهۆی سەنتەرەکەمانەوە سەنتەری مەولەوی عیلاقا و پەیوەندێکی باش دروست بووە و هەماهەنگێکیە لە بینی ڕەوەندی کوردیدا و هەوڵ دەدەین بە بەردەوامی ئاگامان لە یەکتری بێت. خەڵکانێک نەخۆشیێکیان دەبێت، ناڕەحەتیەکیان دەبێت، تەنگانێکیان دەبێت، بە تەنگ یەکترەوەین بەڕاستی. یعنی بۆ نمونە دێنمەوە کاتێک کەسێک خۆشەویستێکی لە دەست دەدا، جەنازەیەکی دەبێت، یعنی لە مزگەوتی ئەمەوە ئەوە هیچ دەرگا کراوەتەوانێەوە هەموو کاراسانێکی بۆ دەکەین لە خەستەخانەوە هەتاکو دەیگەنینە سەر قەبرستان یان ئەوەتانێ ئەگەر بیانەوە بیگەڕێنەوە بۆ زێدی خۆیان بۆ وڵاتی خۆمان، ئەوە هاوکاریان دەبین بەڕاستی هەموو معاملات و شتویان بۆ جێبەجێ دەکەین، هەندێک جار کۆمەکیش کۆ دەکەینەوە بۆیان. بەڕاستی پەیوەندیشی تونند و تۆڵ هەیە لەخوا بەزیاد بێت لە ناو جالی کوردیدا، لە کاتی ناڕەحەتیدا بە تایبەتی کوردان هاوسۆزی یەکترین. ینی بۆ نمونە تازیەک دەبێت ئەو مزگەوتە پڕ دەبێت لە کورد، خەڵکی لە شاری ترەوە دێ بۆی بەشداری تەعزیەکە بکات. لەبەرەوە سپاس بەخوای گەورە ئەمە لایەنێکی ئیجابی ڕەوەندی کوردیە لەم شارەدا. لە ئۆچی لە زۆربەی شارەکانی تر هەیە، بەڵام لە مانچستەر ئێمە ئێستا خاوەنی بەلایەنی کەمەوە دوو مزگەوت لە ناو سنتەری مانچستەر و تقریبا بۆتە 3 مزگەوت و دوو مزگەوتی کەش لە شارەکانی دەوروبەری مانچستەر، هەر تابعی مانچستەرە، بۆڵتن. یعنی سواز بەخوای گەورە لەم شارە با بڵێن 5 مزگەوتی کوردیمان هەیە. ئەم مزگەوتانە بەردەوام سپاس بەخوای گەورە خەڵک یعنی ئیش و کارەکانی تێدا ڕایی دەکات، ژمارەکردنە، تەعزیەیە، هەوڵدان بۆ ئەوەی کار بۆ خەڵک بدۆزینەوە. یعنی زۆر چالاکی دەکرێت لە مزگەوتەکاندا. تەنانەت سپاس بەخوای گەورە هەندێک لەو برانی کە لەگەڵمانن دکتۆرن، خەڵکانێک هەیە دێن ناتوان مۆعیل لەگەڵ دکتۆرەکانی خۆیان دابنێن بە ئاسانی ئەگەر کێشێکی تەندروستیان هەبێت. لە ڕاستیدا کۆمەڵە دکتۆر وەکو ڕز دکتۆر کامەران دزایی، کاک مستەفا،
کاک جەبار ئالانی ئەوانە هەمووی لە سلکی تەندروستیدا کار دەکەن لە ڕێگەی ئەم سنتەرەیەمەوە زۆر ڕاوێژی تەندروستی دەدەین بۆ خەڵکانە و هەوڵمانداوە بەردەوام هاوکاری خەڵک بکەین. یەکێک لەو شتانی کە مە شانازی پێوە دەکەم سوپاس بەخوای گەورە ئەوەیە کە بەشدار بووم لە دروستکردنی سنتەری مەولەوی مزگەوتی شەغرەوە بەرزنجی کە هیچێکم لە مؤسسینی ئەم سنتەرە. سوپاس بەخوای گەورە وەکو دەبینن مزگەوتێکی ئاوەدانە بۆ هەموو جالیەکە، بۆ جالەی کورد و بۆ جالەی وڵاتانی تریش دەرگامان کراوەتەوە. مزگەوتێکی زۆر ئەکتیڤە. سوپاس بەخوای گەورە یەکێکە لە مزگەوتە باش و ئەکتیڤەکانی شاری مانچستەر. سوپاس بەخوای گەورە کە دوو نوێژی جومعی تێدا دەکرێت و دوو نوێژی تەراویحی تێدا دەکرێت. زیاتر جومعانە لە 800 کەس نوێژ خوێن لێرە نوێژ دەکەن و ئادای جومعە جێبەجێ دەکەن. تەنها بە زیکری خوا دڵەکان ئارام دەبێت. بۆیە بەڕاستی برایانی بەڕێز و خۆشەویستم، هەر کەسێ بێوێ لەم ژیانەدا بەختەوەر بێت دەبێ ئەم دڵت پەیوەست بێ بەخواوە، دەبێ دائیمەن زمانت پاراو بێ بە زیکری خوای گەورە. چونکە بەحەقەت هەر کەسێک ئەگەر یادی خوا نەکاتەوە، ڕەبتی بەخواوە نەبێت و زمانی پاراو نەبێ بە زیکری خوا، بەڕاستی ئەم دڵە ئەگەر هەموو دنیاژی تۆ بێت، ئەگەر هەموو سەروەت و سامانی ئەم دنیای تۆ بێت، هەموو مەنسەبەکانی دنیا تاقی کرد بێتەوانێ ئەم دڵت ئارام نابێت. سوپاس بەخوای گەورە لە ڕابردوودا ئێرە چەندین ئیمامی کەمان هەبووە و بەڕێز و بە حورمەتەوە کە کارەکانیان تەواو بووە. ئێران جێهێشتووە تاکو ساڵی 2019. لەو کاتەدا بەڕاستی هیچ ئیمامێکی کوردمان نەما، بۆیە بەندە ئەم ئەرکەم هەڵگرت من لە 2019ەوە ئیمام و خەتیبم لە مزگەوتە. دیارە ئیمامی ترمان هەیە بۆ پێشنوێژی، بەڵام من خەتیبم بە زمانی کوردی و بە زمانی ئینگلیزی. زۆر خۆشحاڵم بەڕاستی کە ئەم گەنجانە بە حەقەت گوێ لە وتارەکانمان ڕادەگرن و بەڕاستی هەماهەنگی هەیە لە بینی ئێمە و ئەو کۆلێجی کە لە بەرامبەرمان هەیە. ڕێژی لە 150 گەنجەکانیان موسڵمانە، بۆیە لەگەڵ ئیداری کۆلێجەکەدا بەردەوام ئێمە هەماهەنگی و هاوکاریمان هەیە. ئەوان سەردانی ئێمە دەکەن، ئێمە سەردانی ئەوان دەکەین و هەر ئیشێکیان پێویستی ئێمە بۆیان جێبەجێ دەکەین. هەر داواکاریان هەبێت دەربارەی بە گەنجەکان ئێمە بەڕاستی هەوڵ دەدەین هاوکاریان بین. ئێرە مەکتەبەی سنتەرەکەمانە مزگەوتەکەمان. سوپاس بەخوای گەورە کۆمەڵە کتێبی باشی تێدایە و ئەم مەکتەبە کراوەتەوە. بە تایبەتی هەندێک کتێبی ئینگلیزی تێدایە، کتێبی عەرەبی تێدایە، کتێبی کوردی تێدایە. من دەبێ بە مناسبەوە سوپاسی بە مۆستا سازگار مەحموود بکەم کە بەڕاستی مەجموعە کتێبێکی زۆر باشی بۆ هێناین بۆ ئەم مەکتەبەیە و کۆمەڵە کتێبی تێکەڵی تێدایە، نووسەرەکانیان کووردە. کتێبەکان تەنانەت بەس بەڵم ئاینی نییە، هەندێک کتێبی فەرهەنگی و هەندێک کتێبی با بڵێن ڕۆشنبیریشی تێدایە و سوپاس بەخوای گەورە نەکەر ئەوە سنتەری مەولەوی با بڵێن ئێمە بووینە سپۆنسەری چاپکردنی چەندین کتێب کە بەڕاستی نووسەرەکان توانای ئەوان نەبوو کتێبەکانیان چاپ بکەن. ئێمە چاپمان کردوون وەکو سنتەری مەولەوی. بەڕاستی ئەمە یەکێک لەو کتێبانەی کە نوسخەیەکی زۆرمان لێ چاپکرا، ڕەوەندی ئیسلامی و کاری بانخوازی، کۆمەڵی نووسەر نووسیویانە، کۆمەڵی نووسەری کورد و ئێمە بووینە سپۆنسەری چاپکردنی ئەم کتێبە و چەندین کتێبی تریش ئێستا بەڕاستی ناوکام لە بیرت نییە و لەبەردەستمدا نییە. سوپاس بەخوای گەورە گرنگێکی زۆرمان داوە بە کتێب و بە خوێندنەوە.
دوای 3 ساڵ لە دەرچوونم لە کوردستان سوپاس بەخوای گەورە لەگەڵ خێزانم و مناڵەکان بەیەکتر شاد بووینەوە وەکو باسم کرد من کە کوردستانم بەجێهێشت 4 مناڵم هەبوو بەڕاستی بەدڵێکی زۆر تەنگەوە بەجێم هێشتن بەڵام سوپاس بەخوای گەورە پاش 3 ساڵ یەکترمان گرتەوە لێرە و ناحی دەرونی زۆر ئاسوودە بم کەوان هاتن بەڵام بەڕاستی وەکو ناحی ژیانم لێ قورس بوو چونکە 4 مناڵم هەبوو و کاتە ئینگلیزیان نەئەزانی خێزانم بە هەمان شێوە یعنی هەتا ساڵی یەکەم و دووەم زۆر قورس بوو و من کەم خانەوادەی کوردمان لە چواردەور بوو با بڵێن پەیوەندە کۆمەڵاتیەکان کەمتر بوون وەکو ئێستا نەبوو بەو شێوازە تۆزێ ژیان سەخت بوو هەم دەبوو کارم کردبایە هەم دەبوو ئاگاشم لەوان بووایە هەم مناڵەکانیش بەرم بۆ مەکتەب بەڵام سوپاس بەخوای گەورە ئەم مەرحەلەشمان تێپەڕاند و مناڵەکانیش گەورە بوون و زۆربیان جامیعان تەواو کردووە و زۆربیان لە ماڵ و حاڵی خۆیان دامەزراون و سوپاس بەخوای گەورە ئێستا من بەرەو کارەکەم دەڕۆم سوپاس بەخوای گەورە زۆر دوور نییە لە ماڵەوە تقریباً 5-6 دقە بە پێدەگەم من بزنزی خۆم هەیە سوپاس بەخوای گەورە بۆ ماوەی 13-14 ساڵە لە هەفتەکە هەر 7 ڕۆژەکە کراوەتەوە ناچارین ئەبێ بیکەینەوە بەڵام من لەو هەفتەکە 5 ڕۆژ یان 6 ڕۆژ ئیشەکەم بەیانیان سەعات 9 دێمە سەر کارەکەم و سەعات 6 دوکانەکەمان دادەخەین دوکانەکەم مەوادی بینایە سازیە وەکو کارەبا و ئاو و بۆیاغ و دەستکی دەرگاوە ئەم جۆرە شتانە سوپاس بەخوای گەورە ئەوە چەند ساڵە ئەو بزنزەم داناوە معیشەتی ژیانی خۆمان ئەلحەمدوللیلا پێک دێنین بزنزێکی سەربەخۆیە و خۆم لەو بوارەدا شارەزاییم هەبوو بەڕاستی سوپاس بەخوای گەورە تا ئێستا بەردەوامین ئەو ماوەی 13 ساڵە و خوای گەورە هەموو لایەک موفەقە ئینشاءالله ئێرە ئەو شوێنی بزنزەکەی منە فەرمو با بچینە ژوورەوە بە چای خۆتان بیبینن سلام علیکم هەروەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى بەڕاستی بۆ هیچ کەسێک هیچ شتێکی دەست ناکەوێت غەیری ئەوەی کە کۆششی بۆ نەکات بەڕاستی ئەمەی کە ئێوە دەیبینن کۆشتێکی زۆرمان بۆ کردو هەڵێکی زۆرمان بۆ داوە ینی شەو نەخونێکی زۆرمان بۆ کردووە گەشتن بەوە بەڵام ئەمە ئامۆژگاریەک بۆ برایانەی کە تازە دایانێ بگەنە ئێرە بەڕاستی من لە پڕێک نابێ بە کوڕێک لە پڕێک ناتوانانی تۆ ئەمیشە دەستت کەوێت لەبەرەوەی پێویستە هەوڵی بۆ بدەیت هەر کەسێک کە ئەوێت بۆ بەرزی بڕوانە ئەبێ هەوڵی بۆ بدە من طلب العلا سهر الليالي هەر کەسێ داوای بەرزی بکات دەبێت شەو نەخۆنی بۆ بکات لەبەرەوە ئەم شوێنەی ئێمە بەڕاستی سوپاس بەخوای گەورە بە هەڵ و کۆشی خۆمان هاتوۆتە جێ بە ئیشکردنێکی قورسەوە هاتووە و بەڕاستی سەرێشەشی زۆرە بزنزی خۆت بزنزی خۆتە بوو تۆ سەر بەخۆیت یعنی ئیشی خۆتە بۆ کەسی تر ئیش ناکەیت و هەوڵ دەدەی ئیشەکەت بەرەوە پێش بەریت بۆ نمونە ئەم دوکانی ئێمە 3000 جۆر ئەشیای تێدایە قورساییکی خۆی هەیە ئەم جۆرە دوکانانە لێرە پێ دەڵێن DIY یان هاربەر شۆپ کە مەوادی ئەنشایی دەفرۆشی مەوادی بیناوشتیا دەفرۆشیت لە هەموو شتێکەوە لە ناوی خان ئێمە بەس ناوی خان و دەفرۆشین دەرەوەمان نییە ئەشیای دەرەوەمان نییە بۆ لەو دوکانەکەمان متەواضع زۆ گەورە نییە نەگە تۆ بتێویشێک بەم شێوازە بە هەموو شتێکت هەبێت دەبێت شوێنەکە زۆر گەورەتر بێت لەبەرەوە الحەمدوللا بۆ من زۆر باشە هەم ئەتوانم معیشەتی ژیانی خۆم پێدابی بکەم هەم دەستم کراوەتەوانێک کە دەتوانم ئیشی کۆمەڵایەتیشی تێدا بکەم و دەستم بە مزگەوتەکە ڕادەگا لەخوا بە زیاد بێ و مەجای کۆڕ و سیمینار و مەجای چالاکی تریشمان هەیە سوپاس بەخوای گەورە یەکێکی تر لەو خزمەت گوزاریانەی ئێمە لێرە دەیکەین بەڕاستی دروستکردنی کلیلە کە کلیلی خانوو دروست دەکەین دەرگای خانوو ئەو شتانە هەتا ئێستا دەرگای سیارۆشتیا دروست ناکەین بەڕاستی وەڵام ئەم کلیلە دروست دەکەین لەڕاستیدا ئێمە ئەم کلیلانە هەرزانە لە چاو ئەو شوێنە ڕسمەکانی ترە و شوێنە مارکەتە ئینگلیزەکان تقریبا سعری ئەوان سێقاتی سعری ئێمەیە
یەکێ لە هیوایەتەکانی من بەڕاستی هونەر بووە لە ڕابردوودا هەر لە سەردەمی مناڵیەوە من خولای هونەر بووم. اینجا هەر لە ناوەندی و دو ناوەندیش بە هەمان شێوە لە تیپی مۆسیقا بەشداریم کردووە و لە تیپی شانۆ بەشداریم کردووە. بەردەوام خولیای من بووە. هیچ دەرفەتێکم نەبوو لە کوردستان بتوانم خۆم دروستکەم لە باری هونەرەوە، بەڵام کاتێک کە هاتم بۆ ئێرە سەیرم کرد هەندێ فەراغم هەیە بەڕاستی وتمان فرسەتە بۆ من کە بتوانم ئەم خولیا و ئەم هیوا و ئاوەتی خۆم بێنمەدی. ئەو بۆ ساڵی 2005 و 6 دەستم کردەوە بە کاری هونەری و ساڵی 2007 توانیم سیدیەک دەرکەم و 10 تراکی دینی بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی دەسرودم وتووە و چەند لەو سرودانە ڤیدۆکلیپی بۆ کراوە و تاکو ساڵی 2012 بۆ دوجار کلێپێکم کرد بە ناویە محەممەد، سرودێکم بۆ پێغەمبەر گوتووە عەلەیهی سەڵات وەسەلام. بەڵام لە دوای 2012 بەڕاستی وازم لە کاری هونەری هێناوە، بەڵام جار بەجار بۆ خۆم لەگەڵ خۆمدا یان برادێک وەکو خۆم بێت لە ماڵەوە ئالەتی عودم هەیە، ئالەتی کەمانم هەیە، جار بەجار بۆ خۆم بەردەوام ینی ماگی جارێک بەڕاستی دەتوانم تۆزێ پراکتیس بکەم. پێم خۆشە بەڕاستی ئینسان کاتەکانی خۆی ئەو کاتانی کە فەراغی هەیە بۆ خۆشی ببێت. ڕاستی ئێمە هەموو ژیانمان عیبادەتە، وەکو خوای گەورە دەفەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون. بەڵام بەڕاستی ئەگەر هونەر و مۆسیقا شانۆ بە شێوەیەکی جوان بەکاری بێنیت ئەمەش بۆ خۆی لە خۆیدا عیبادەت و داوەتە. منش پەشیمان نیم لەو ئیشانەی کە کردوومە، زیاتر لە 11 سرودم وتووە و هەمووشیان بە مۆسیقاوەیە و مقەنەعەتم وایە چۆن مۆسیقا بە شێوازێکی خراپ بەکاردێنرێت دەتوانی بە شێوازێکی چاکیش بەکاربێنێت. وەکو هەموو شتێک لەم ژیانەدا دوو ڕووی هەیە، دەتوانی بە چاکە بەکاری بێنی و بە خراپەش بەکاری بێنی. پێم وایەوە زۆرێک لە زانایانیش ئەوە دەفەرمون و فتوای ئەوان داوە کە مۆسیقا مطلقاً حرام نییە وەکو ئەندێ خەڵک باز دەکات، بەڵکو مۆسیقاش هەر وەکو ئالەتێکی تر وایە، وەکو مۆبایلێک وایە دەتوانی بە حرامی بەکاری بێنی، دەتوانی بە حەڵاڵی بەکاری بێنی، وەکو چەقۆیەک وایە ئەتوانی خواردنی پێ کاتکەیت و دروستکەیت و ئەتوانی لە خەڵکی دەشت و خەڵکی پێ ئازار بێت. لەبەرەوە قەناعەتم وا بووە کە مۆسیقا ضروریەتی ژیانە و ئێمە لەسەر لەم ژیانە و لەم سەردەمەدا دەژین. مۆسیقا بەشێکە لە ژیانی ئێمە، بەڵام دەبێ بە شێوازێکی جوان بەکاری بێنین و کاتێک کە سرودێکی پێدەوتریان گۆرانێکی پێدەوترێت کەلیماتی نەشیاو بەکار نەهێنرین و لە شوێنی نەشیاو بەکار نەهێنرێت و ئەگەرنا پێم وایە شتێکی زۆر ئاساییە کە مۆسیقا بۆ ئینسانی موسڵمانیش هەم چێژی لێوەرگرێت، گوێی لێوەگرێت، هەم ئەوەتان بتوانێت عەزفیشی کات. بە شانازیەوە دەڵێم کە من لە سەرەتای هاتنم بۆ بەریتانیا بیرم لە کاری خێرخوازی دەکردەوە، بیرم لە کاری ئەوە دەکردەوە کە هەم خۆم دروستکەم و هەم بتوانم هاوکاری خەڵکی تریش بکەم. ئینسان من تەمەتوع دەکەم لەوە کاتێک کە هاوکاری خەڵک دەکەم، کاتێک کە کەسێکیشی بە منەوە من دەتوانم ئەو ئیشەی بۆ جێبەجێ بکەم. لەبەرەوە سپاس بەخوای گەورە ئەم ئیشە بەردەوام بووین هەتاکو تەنانەت کۆمپانیاکمان دامەزراند بە ناوی فێرست لیگڵ. ئێستاژ بۆ بیرمە ئەو کۆمپانیایە تایبەت بوو بە ئیشی کوردەکان. ئەو کۆمپانیایی کە من ئیشم لێ دەکرد بەناوی بەیکە ئەڵێز بوو. دوای ئەوە لە 160 کلاینتەکانی با بڵێن ئەو کەسانی کە مشتریەکانیان کورد بوون، چونکە من بە زۆربەی شارەکانی بەریتانیادا دەگەڕام، تەلەفۆنێکی تایبەتم هەبوو بۆ ئەوە، خەڵک تەلەفۆنی بۆ دەکردم، ڕۆژانە چەندین کەسمان وەردەگرت بۆ ئەوەی هاوکاریان بکەین. لەگەڵ ئەوەشدا یارمەتی خەڵکانێکمان دەدا کە تازە دەهاتن زمانیان نەزانی بووە بۆ ئەمێگرێشن و ئەو شتانان و یعنی یارمەتی زۆر خەڵکمان داوە کە بە حەقەت زۆر کەیسیان هەبووە کە زۆر معقد بووە، لەخوا بە زیاد بێ کێسەکانمە بۆ بردوونەتەوان و چەندین خەڵک شایدی ئەم وەزعەیە کە وەختی خۆی ئێمە چیمان کردووە.
لە کۆتاییدا دەمەوێت ئەوە بڵم مەبەست لە باسکردنی ئەزمموی خۆم ئەوەیە بەڕاستی بەجێ بینەران و ئەو کەسانەی کە جویان لێمانەوە دەمانبینن ئەوەیە کە هیچ کاتێک نابێت لە کاتی ناخۆشی و تنگانەکاندا بێئومێد بین و هیچ کاتێک نابێت لە کاتی خۆشیەکاندا تووشی غرور بین. ئەمە فەلسفەی ژیانە بەڕاستی. ئینسان قەناعەتی هەبێت بەو ژیانی کە بەخۆی تێدایەتی و بەردەوام لە هەوڵ و کۆششیشدا بێ بۆ ئەوی گۆڕانکاری بکات لە خۆی لە خێزان و لە مناڵەکانی و لە کۆمەڵگاش. تۆ هەر بەتەنها ئی خۆت نی، تۆ ئی کەسوکارتی، ئی کۆمەڵگای، ئی دراوسەکانتی، لەبەر ئەوە زۆر گرنگە هەموو سەرکەوتنێکی تۆ سەرکەوتنی کەسانی تری بەدوادادێت. هەموو بێئومێدیەک و بێهیوایەکی تۆ بێهیوایی خەڵکانی تری بەدوادادێت. بۆ زۆر گرنگە کاتێک کە تەماشای ئەزمموی خۆمان دەکەین ئەوە فێربین کە هەرگیز ناومێد نەبین و هەرگیزیش غرور نەبین.